بەڕێزان ئێمە کوفری نیعمەتمان هەیە و شکری نیعمەتمان هەیە. ومن شەکەڕ فإنما يشكر لنفسه. باشە ئەوەی شکری خوا بکە شکری لەبەر خۆی کردووە و ئەوەی کوفرانی نیعمەت بکە ئەوە عەزابی خوای بۆ هەیە. ئەگەر شکرەکەی لئین شەکەرتم لەئەزیدەنەکم بۆ زیاد وەلئین کەفەرتم فەهو عەذابی لەشەدید. بەڵام با من پێتان بڵێم شکر چییە و کوفر چییە؟ شکر ئەوەیە کە خوای گەورە نیعمەتێک بە تۆ ئەیە بە باشترین شێوە ئەم نیعمەتە بەکاربێنی و قەدری بزانی و سوپاسی خوای لەسەر بکەی بەکاری بهێنی. کوفری نیعمەت ئەوەیە خوای گەورە شتێکی باش بە تۆ ئەیە بەڵام تۆ شتە بەکار ناهێنیت. مەرج نییە تەنها قەدری نەزانی، هەر بەکاری مەهێنە کوفرانی نیعمەت. چکە شکرانی نیعمەت فەرمێ اعملوا آل داوود شکرا وقلیل من عبادی الشکور. ئەڵێ وەکو ئالی داوود شکرانە بژێر بن. بەڕاستی کەمن ئەو عەبدانەی خوای گەورەکە شکرانە بژێرن. ڕۆژێکیان لە مامۆستا دکتۆر عوسمان هەڵەبجەیم پرسی، گوتم کاک دکتۆر شکرانە بژێری چۆن بکەین؟ ئەوە نییە مەسەلەن ئەفەرمێ اعملوا آل داوود شکرا. بەڕێزان ڕوونکردنەوەیکی زۆر جوانی پێیان ئەویش ئەوە بوو هەر کاتێ نیعمەتەکانی خوات بە باشی بەکارهێنا ئەوە شکری خوات کردووە. هەر کاتێ نیعمەتەکەت بە باشی بەکار نەهێنا ئەوە کوفرانی نیعمەتەکەت کردووە. تۆ کاتێ ڕێگایەکی باش فێرەبی بۆی مێشکت بەهێزکەی ئەگەر ئەو ڕێگایەت بەکارهێنا ئەوە جۆرێک لە شکرانە بژێری. یعنی ئەوە شکرانە بژێری ئەسڵیەکە ئەوەیە کە نیعمەتەکان بەڕێکبی. چکە کوفرانی نیعمەت ئەوەیە کە ئاسڵەن ئێهمالی. مەسەلەن خوای گەورە نیعمەتێکی یاو بە ئێوە ماڵەکەتان کۆمەڵی میوەی جوانی تیایە، بەڵام کوفرانی نیعمەت ئەوەیە وازی لێنی تا ئەگەنێ دوای فڕێی بۆ کوفرانی نیعمەت. شکرانی نیعمەت ئەوەیە کە بڕۆی ئەو میوەیە لە کاتی گونجاوە بخۆی وە چێژی لێ وەربگری وە سوپاسی خوای لەسەر بکەی.